گفتوگوێن پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک لەتیف فاتح فەرەس نووسەر و ڕووناکبیر چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمانە. کاک لەتیف سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بە بەشداریکردن لەگەڵمان. لە دووسێ ڕۆژی ڕابردوودا کۆمەڵێک لێدوانمان گوێ لێ بوو، ینی زمانی هەڕەشە زیاتر زاڵە بە سەریدا وەک لە زمانی گفتوگۆ و پێکەوەی و سازان. بە بڕای تۆ ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ دۆخی هەرێمی کوردستان ئەمە دەخوازێ؟ سڵاو لە ئێوە، زۆر سوپاس. هەڵبەت ئەوەی کە گرنگە بیڵێنەوەیە کە بە باوەڕی من لە باشووری کوردستان لە هەرێمی کوردستان کاڵێم باشوور مەبەستم هەموو پارت ناوچانەشە کە دابڕێراون لە هەرێمی کوردستان، کاڵێم هەرێمیش مەبەستم ئەو بۆقع جوگرافیاییە کە ئێستاکە ناوی هەرێمی کوردستانە. لەم دوو ناوچەیە ئێمە هێشتا لە قاڵبی ئاوەزی حیزبی دەربازمان نەبووە. ئەو مەنگەنەی ئاوەزی حیزبی کە لەو ناوچانە ئێمە بەڕێوابە هێشتا لە قۆناغی ململانیەی شەستەکان و حەفتاکانایە. هێشتا ئێمە نەمانتوانیوە قۆناغی شەستەکان و حەفتاکان تێپەڕێنین بەو مانایەی کە ئێمە ئێستاکە لە 2025 لە دۆخێکان کە پێویستە وەک ئێستا بیر بکەینەوە، وەک ئەم سەردەمە بیر بکەینەوە، وەک ئەم سەردەمە خەبات بۆ نیشتمانەکەمان بۆ گەلەکەمان بۆ خەڵک بکەین. بۆیە بە باوڕی من ئەم مانەوە لەو دۆخەیە، مانەوە لەو مەنگەنەیە، لەو چوارکێوەیە وای کردووە کە تا ئێستاکە ئاوەزی سیاسی کوردی کە پێی وایە خۆی هەمەش زانە، ئاوەزێکە قبولیەوە ناکاتەوە پێی بڵێ کاکە نابێ ئەمە بکەیت. لە باشووری کوردستان یەکێک لە گرفتەکانەوەیە لە پارتەکانی تری کوردستان ڕەنگەوانە بێت، لە دنیای شاوان نییە. تەنانەت دەوڵەتی وەکو ترەمپ ئەمریکا کە ترەمپ بەڕێوەی بە، دەوڵەتی وەکو رووسیا کە پۆتن بەڕێوەی بە، کە حکمی دنیاکەن بە جۆرە جۆرەکان، پێویستیان بەوانەیە کە خەڵکێک پێیان بڵێ لەمەیان نابێوابن لەوەیان نابێت. ئەمانەیە ئێمە خۆیان بە هەمەشتزانن، پێویستیان بە خەڵک نییە کە خۆیان بە هەمەشتزانن، پێیان وایە تەنیا حەقیقەت لایەوان ئەوان پارتەکانی تری ئاوێنەکە نابینن. گرفتی گەورە لە باشووری کوردستان و لە هەرێمی کوردستان ئەوەیە سیاسی ئێمە بەداخەوە هەندێک لە سیاسیە گەورەکانی ئێمە پێیان وایە هەموو حەقیقەت لای ئەوانە و حەقیقەت لای کەسی تر نییە، کە ئەمە هەڵەیەکی گەورەیە و تا ئێستاکە ئێمە بەرەو دواوە بە لە ڕابردووە تۆ زانی لە 2023 بە دواوە تا 2025 کە 11 هەڵبژاردن کرا بۆ عێراق و ئێمە شتیای بەشدار بووین. هێشتا ئێمە بە هەمان ئاوەزی نایارەتی موامەرەی بابڵین ئەوە لە یەکتر بە مەڵاکەین، بە ئاوەزی پێکەوە بوون، یەکتر قبولکردن، دانان بە یەکترە، بەوە هەنگاومان نەناوە. هێشتاش پێمان وایە دەبێ ئێمە قۆرخی ئەو ناوچانە، پاوانی ئەو ناوچانە بکەین کە حاکمیتایە، نەگەوەی کە ئەو ناوچانە ناوچەی هەمومانە، کە بەداخەوەمە لە ناو سیاسیەکانە ڕەنگی داوەتەوە، نەک لە ناو گشتە خەڵکە. گشتە خەڵک کێشەی نییە، زۆر جار گشتە خەڵک لە سلێمانیا، لە هەولێریا، لە دۆگیا، لە هەڵەبجە کێشەیە کێوتۆیان نییە. ئەوەی کە کێشە گرنگەکەی کێشە زەقەیە سیاسیەکانن کە ناتوانن ئەو زمانە بدۆزنەوە کاتوانن پێکەوە گفتوگۆی لەسەر بکەن. باشە کاک لەتیف، ینی بەڕێز شتێکشت نووسی بوو، ینی نووسینێکی نەتەوەی نیشتیمانیانت نووسی بوو، مانی باز لە ئەزمموی ڕابردووی ئێمە دەکەی، تێیدا باز لە هەوڵەکانی سەرۆک مام جەلال دەکەی، باسی کاک نەوشیروان ڕەحمەتی دەکەی، ینی دەڵێی لە خۆناغە سەختەکاندا کە کورد پێویستی بە یەک ڕێزی بووە بۆ خۆناغی شەڕ و هەڕەشە تێپەڕێنێ. ئەمان ئاسایی بۆ بەلایەنەوە، ینی نەک سازش، ینی هەموو جۆرە ڕێگەیەک بگرنە بەر بۆی کە کورد یەک ڕیز بێ. بەڵام ئێستا بۆ نمونە ئێمە لە باشووری کوردستانە سەرکردەیەک بە حکمی تەمەن، ینی بۆی واقع قسە بکەین. کاک مەسعود سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە، ینی هەموو جارێ ئێمە دەمانەوێت هاوشێوەی ئەوان هەڵوێستەکانی بنوێنێ، هەنگاوەکانی بنوێنێ، بەڵام دەبین زمانی هەڕەشە زاڵە لە قسەکانیدا. بە بڕای تۆ بۆ یان ئەبێت چۆن مامەڵە بکات؟ ئەزانی چۆن یەکێ لە مشکلەکان من با ڕاشکاو بم، من خۆت ئەزانی من زۆر ڕاشکاوانە قساکەم کە مام جەلال لە ژیانە بووە کە ڕەخنەم لێ بۆ ڕەخنەم لێگرتووە، کە کاک نەوشیروان لە ژیانە بۆ ڕەخنەم. کاک مەسعود بەداخەوە یعنی نەیتوانی دوای مەرگی ئەو دوو جوامێرە، دوای کۆچی دوای ئەو دوو سەرکردەیە، ئەو دوو کەسایەتە گەورەی باشووری کوردستان کە ئێمە بمانەوێنەوە کاک مەسعود و مام جەلال و کاک نەوشیروان بە چاک و خراپی ئەو مێژوە سیاسیی کە ئێمە ئەمانە ئەوان بەشدارن تایە. 50 ساڵ 60 ساڵی
پرۆسەی سیاسی بە چاک و خراپەوە بە شەڕی ناوخۆیەوە بە ئاشتیەوە بە پێکەوە بوونیەوە بە هەموو شتەکانیەوە ناتوانین نەمام جەلال نەکاک نەوشیروان نەکاک مەسعود نادی دەکەین بەڵام لە دوای مەرگیە و دوو کەسایەتیە دەبایە کاک مەسعود شێوازێکی تر مامەڵی بکدایە بۆ نمونە هەرەوەی لە وتارەکەی وتی جۆرێک لە ئەوەی تیا بوو جۆرێک لە باوک سالاریانەی تیا بوو جۆرێک لە هینی تیا بوو ینی چۆنەڵی غروری باوکیانەی کە من خاوەنی هەمووتانم با گوێم لێ بگرن ئێستەی دوای هەڵبژاردن لەگەڵ پێش هەڵبژاردنە دوو دنیای زۆر جیاوە یعنی ئەمە بۆ سیاسی نەگونجاوە بۆ سیاسیەک کاک مەسعود ئێستا سەرۆکی حیزبە نە سەرۆکی هەرێمە نە سەرۆکی حکوومەتە و لە سەرۆکی حیزبێک شەکە حیزبەکەی لەگەڵ حیزبەکانی ترە ساڵ زیاترە پەرلەمان هەڵبژێرەوە پەرلەمانن پەخستووە حکوومەتەکە بە کاربەڕەکە بەڕێوە بن برازای سەرۆکی هەرێمە باو کوڕێکی سەرۆکی حکوومەتە و ینی دەبایە ئەم دەسەڵاتانەی کە ئەو لە برازا و لە کوڕاهەیەتی دەبایە ئەوەی بەرجەستە کردایە کۆ بکرێتەوە بۆی کە بڵێ کاکە گیان ئێوە نایەن بۆ ماڵەکەی من دێم بۆ ماڵەکەی ئێوە یەکێتی من دێم بۆ لای مەکتەب سیاسەکەت فلان یەکگرت و فلان فیسان ئێمە دێم من دێم مانگێک لە سلێمانیە بم دێم مانگێک لە گەرمیانە بم مانگێک لە ڕاپەڕینە بم لەگەڵتانە دانیشم لەگەڵ خەڵکا دانیشم گوێتان لێگرم ئەمە بزانم ئەم ناوچانە کێشیان چی ئەمێ بزانم بۆچی ئێمە و یەکێتی دوای مام جەلال هێشتا گرفتمانەیە بۆچی ئێمە ئەی باشە خۆی مازانین لە ڕووی جوگرافیاوە لە دێگەڵە بم دیوە تۆ ناتوانانی ئەگەر بە زمانێکی سیاسی ئاوەزمەند نەبێت ناتوانانی مامەڵی لەگەڵا بکەیت چۆن ئەمیش ناتوانێت لەگەڵەوە بیکە بۆیە باوەڕێ من ئێستا کاتی زمانی ئاوەزمەندە هەرەوەی کە دوێنێ و پێرەیستا تا ئەمڕۆژ ئەوە لەو کۆنگرەی دۆکە زانکۆی ئەمریکی قسە و بازەمی لەسەر ئاشتی و پێکەوە ژیان و پێکەوە بوون و یەکتر قبولکردنە ێ باشە کاکە بۆ تەرجەمە ناکەن بۆ ناو ژیانی خەڵک ئەی تۆ کە حکوومەتی عێراقی لە بەغان پیانەڵێ ئەوانە دیکتاتۆر و مافمیان خواردەوە واوان بەڵام کە دێ ناوێ لە زیاتری بەوان بڵی کاکە ڕخنە لەوان بگری دێ ڕخنە لە لایەنەکانی خۆتەگری کە لە بریەوەی کە ئەوان بانکە ئەسڵ بانیان شی نەکردو یعنی ئەمە گرفتی گەورەیە باوەڕی من کاک مەسعود من نازانم حالەکەی دەوروبەری چێن و نازانم چێ ڕاوێژکارێتی و هەرچەنە من بۆ خۆم بڕوام وایە سیاسی لە باشووری کوردستان گوێ لە ڕاوێژکارەکانی ناگرێ بەڵام کاک مەسعود خۆی ئەیتوانی ئەو گەورەیە بنوێنێ ئەیتوانی ئەسڵەن دەبایە دوای هەڵبژاردن بایەتایە بۆ کەرکووک دەبایە بایەتایە بۆ کەرکووک دەبایە پاڵپشتی کەرکووکی بکرێت دەبایە واتە پاڵپشتی ئەو پارێزگاری پیاەکەماوەیەکەمە لە جۆرێک لە گۆڕانکاری لە کەرکووک دروست کردووە جۆرێک لە جیاوازی لە کەرکووک دروست کردووە من بۆ خۆم قەنەعەتم وایە سیاسی ئێمە دەبێت ڕخنەی لێ بگیرێ نابێ ماستاوی بۆ بکرێ بەداخەوە ئەوانەی نزیکن لێەوە ئەوانەی دەمیان پێگا زۆربیان ماستاوی بۆکەن من جارێ دوان کاتی خۆی ویستم لەگەڵ مام جەلال لە مەوزوعی باسی کەم برادرانتیان کاکە نەخۆشە قسە ئەو شتانی بۆ واز مەکە با بە سیاسیە حکومی وڵاتەکە نەخۆشیش بێت تۆ دەبێ حەقەتی پێ بڵێ بێتاقەتش بێت دەبێ حەقەتی پێ بڵێ چونکە دەبێ پێ بڵێ حەقەت چۆنە حەقەت لە ڕێگەی من و تۆ و میدیا و خەڵک و ڕاوێژکارە واگا بەو خۆی ناو خەڵکان نییە ئەو نایە هەموو ڕۆژە ساعتە لە مەچکۆ بێت ناچێتە ناو هەولێر نازانی ئازاری هەولێرەکان چییە نایەتە شعب نازانی ئازاری سلێمانەکان چییە بۆیە بە باوەڕی من ئەو هاالەی ئەو خەت و خوتەی کە نزیک لێەوە کان دێجار باشە کاک لەتیف بۆ نمونە ببرانە قسەکەم پێت ڕاگەت بەڵێجان بمە جەنابی کاک مەسعود کە وتار دەدا و قسە دەکا و دەڵێ پێویستە گوێم لێ بگرن و گوێیان لێبێ خۆڕیزی پێشەوە هەموو دەبینێ هەموو سەرکردە عێراقیەکانی تێدایە بەوانەشی کە پێیان دەوتن دیکتاتۆر و شۆڤێنی و موچە بڕ و دژ بە ئەزموون یێرێمی کوردستان لەم ڕیزەیە سێرێک ناکە بۆ سەرکردە کوردەکانی تێدا نییە بۆ سەرکردەکانی یەکێتی تێدا نییە نانی ئەو حەقیقەتەکە خۆی نایبینێ کە ئەوە باسی ئاشتی دەکەن ئاشتی ئەوە بەدیدێ نەگیەکێ کاکە نەگیەکێتی لایەنەکانی تریش مامەڵەی ناجۆری سیاسی لە ناو وڵاتی ئێمە وای کردووە کاکە هەمویان جەزرەبیان بەرکەوتووە هەموو خۆ ئەوە یەکێتی نییە بەتەنیا
کورە کۆمەڵیش یەکگرتوویش جاری وایە کادیرێکی ئیعلام هەر تۆ یەکێک ئەگەر خۆشیان نانێشت پێ بڵێن چوار کەس ڕاست پێرن قسە بەدار و بەردی تۆ بڵێ بە شارەکەت بڵێ بە دەیەکەت بڵێ بە ناوچەکەت بڵێ بە خۆت بڵێ بە باواپیرت بڵێ بە خێزانەکەت بڵێ یعنی ئەمە گرفتێکی گەورەیە دەبێت چارەسەر کرێ ئەوە ناکە بەس بۆ سەر مەکتەب سیاسی یەکێتی یا سەرۆکی یەکێتی یا فڵان لەوێ نییە ئەوانی تیش دەبێت یعنی ئەو مامەڵەیەکی ناجۆرە بە تایبەتی کاتێک تۆ هەمان زانکۆ بە هەمان ناوە لە سلێمانی کۆنگراکە لە پێش هەر کەسێکەوە سەرۆکێریان بانگەکە خەڵک بانکە قسەیانە بینوێ دەبێت زانکۆی دووەکی زەمان مامەڵە بکە بۆیە باوەڕی من ینی ئەوە نیشانەی تەبایی نیشانەدا کاگەریێمە بە یەکەوە بین ئەمە نەکراوە ئەوە خەلەلێکی گەورەیە چێ کردوێتی خۆ نەزانم ڕەنگە سەرۆکایەتی زانکۆ خۆی بیکردایە ڕەنگە خەڵکێکەوە وتیا بە کاکە با لایەنی یەکێتیش بێ دوو قسە بکە یا لایەنی یەکگرت و کۆمەڵیش بێ دوو قسە بکە بۆیە من خەلەلەکە سیاسیە بینم ناجۆرەی بینم و پێشم وایە بەمە یەکریزی دروست نابێ و بەمە یەکریزی ئەسڵیش ئەوە نییە ئێمە هەمومان ئیتاعیلایەنێک بکەین اینجا پێی وا بێڕێ یەکریزیە یەکریزی ئەسڵەوەیە کە هەمومان بە یەکەوە قسە بکەین نەگەوەی هەمومان لەژێر پەرچەمی لایەکە بین ینی ئەوەی لایەکە و لایەنێک گوتی دەبێ ئێمە بڵین سەمعەن وەتاعەتەن ئەمە نییە ئەمە ناوی یەکریزی نییە ئەمە ناوی دەرێشایەتی لێنەی ئیتاعەتی لێنەی زکری لێنەی هەرچی لێنەی لێ بنە بەڵام لە ڕووی سیاسیەوە نایخوا بە فلسیە کاکە لە سیاسەتە دەبێت پێکەوەبوون هەبێ یەکتر قبولکردن هەبێ و لە سیاسەتی ئێستا بەیانی ئەگەر پۆتن لەگەڵ زیلینسکیا دابنیشێ نابێت زیلینسکی لە خوارەوە دابنیشێ لەم فۆزاتە لە سیاسەتە هاوبەشیەیە چیچان کە دانیشتن لەگەڵ سۆڤێتە لەگەڵ رووسایە وەکو یەک دانیشتن بەرامبەر یەکتر دانیشتن بۆیە باوڕی من تۆ ئەگەر سیاست بکەی دەبێت لایەنەکانی ناوخۆ و هاونیشتیمانەکانی خۆت هێزە سیاسەکانی خۆت تۆ زۆری نەشبی دەبێت تۆ تەواضع بدوێنی بەرامبەرەوەن دەبێت تۆ بەوان بڵێ کاکە ینی باواقعی بین بەوە چی ئەبیتەوە ئەگەر تۆ تەهمیشی یەک پارچەی گەورەی کوردستان بکەی لایەنێکی سیاسی گەورە بکەی چی ئەبیتەوە چیت بردوێتەوە ئێمە تەجروبەیەکی تاڵمانەیە لە شەڕی ناوخۆ لە ململانیە لە جنێ و فرود دان بە یەکتر تەجروبەیەکمانەیە لە شەستەکانەوە کۆمەڵێک کادیری مچەخۆری پارەپەرست کەوتنە وێزەی میلەت و لایەنە سیاسەکان و جنێ و شیعر و شانامەیان بەسەر لایەنێکی تراوت بەماسی خازاندمان کرد ئێمە لەکوێین ئێستا یعنی منطقه ئێمە لە 2025 جا بینێشتا لە شەستەکانە تەقەی سەرمان بێ منطقه ئێمە دوای 10 ساڵ 15 ساڵ ڕۆشتن جارێتر بگەڕێنەوە خانەی سفر یەک بازنەکە بەبەردامی بەو شێوە بچێتەوە لە سەدەوە بگەڕێنەوە بۆ سفر بۆیە باوڕی من ئەوە دەبێت چەند لایەنێک هەموو لایەنەکان دەبێت ڕۆڵیان هەبێت لە چارەسەرکردنیە بە تایبەتیش ئێستا لایەنی یەکەم براوەی یەکەم لە هەڵبژاردننی پێشواکەم بەداخەوەمان یەکە ساڵێکە پەک خراوە پەرلەمان هەر بۆی نەتوانرێ لێپرسینەوە لە حکوومەت بکرێت لە دەسەڵاتەکان بکرێت ساڵێکان پەکراوە دانانیشن حکوومەتیش نەگۆڕاوە بۆیە باوەڕی من دەبێت لایەنی یەکەم کە ئێستاش لەم هەڵبژاردنێشە دەنگی یەکەمەوانە دەبێت متەوازعتر بێ دەبێت نەرمونیانتر بێ دەبێت ئەم دەرگا بکاتەوە و دەبێت بەڕاستی بۆ خۆم قەناعەتشم وایە نابێ برادێک بێ بڵێ کاکەوە دەرگای کاک مەسعود یا دەرگای سەرۆکایەتی هەرێمە ئەوە لەسەر پشتە بۆوان نا دەبێت ئەوان مبادرە بکەن کاک نەوشیروان کە پێویست بۆ کورد لە ناو خۆیانە یەکێتی و پارتی و گۆڕان تەبابن کاک نەوشیروان ئەکەوتە ڕێ بەبێ پاسەوان و بەبێ سیاری دراڕوەی بۆ مەسیف حتا ئێمە کردومانە نوکتە ئەوتا قاویشیش نابەستێک کاڕۆ یعنی وەک تعلیقەوترا کاک نەوشیروان ململانیشیە بوو بەڵام لە بەرامبر ململانەکە تەبایشیە پاراست یعنی تۆ نابێت تەنیا ڕوانگەی ڕق ململانیە لە خەیاڵتا بێ خەیاڵدان دەبێت دابشکەین چەنی بۆ نایارەتی و دژایەتی و ناشرینکردنی منە دەبێت ئەوەی تریشی بۆ بێ کە جوانەکانم ببینی کاک لەتیف دو پرسیارم ینی ئێستا وای پیشان دەدەین کە وێنە گەورەکە دەمانەوێت کوردستانی گەورەیەک بخەینەوە لە ڕۆژاوا میوان هەیە لە باکوور میوان بانگێشت کراوە ینی ئایا یەکخستنی پارچەکانی تر لەگەڵ خۆماندا لە کاتێکدا ئێمە خەریکین پارچەکەی خۆمان دوولەت دەکەین ئەمە یەکخستنە ئەمە ئەو خەونە گەورەیە کە هەمومان هیوای بۆ دەخوازین هەموو پارچەکان یەک بخەین لە کاتێکە ئێمە خەریکین پارچەکەی خۆمان لەت دەکەین قوربان جارێ یەک شتێک نیە ناوی یەک ڕێکخستن و یەکخستنی گەلی کورد و ئاوازی کوردی و پێکەوەی کوردی بێ
ڕاستە مەزڵوم عەبدی لە ڕۆژاوەوە دێت و عوسمان بایدەمیر و فڵان لە باکوورەوە دێن و لە کۆنگریا بەشداریەکەن و قسەی زۆرەکرێ و قسەی زەرد و سوورەکرێ و پیاڵدانەکرێ و زۆر شت باسەکرێ بەڵام ئەمە ئەسڵی مەسەلەکە نییە. ئەسڵی مەسەلەکەوەیە کە ئەگەر ئێمە بڕوامان بە یەکێتی هەبێ یەکێتی نیشتیمانی ناڵێم وەک حیزب بڕوامان بە یەکێتی گەلە بێ دەبێ جارێ نیشتیمانەکەمان بە هەر چوار پارچەکەی وەک یەک سیر بکەین وەک یەکدا کۆچی لێ بکەین نابێ خەڵک بە تەخوین بکەین نابێ خەڵک بکەین بە جاش نابێ بڵێن تۆ پیاوی فڵان و فیساری نابێ ئەگەر بڕوامان بمایە بۆمە دەبێت چی بکەین نابێت دیوار دروستکەین لەبین پارتەیەک بۆ پارتەیەەکە نابێت هاوکاری سوپای پارتەیەک بکەین بۆ لێدانی هێزی بەڵین بزاوتی سیاسی پارتیەکی تر ئێمەمانمان هەمووتایە ێ با قسەی زر بکەین خۆ قسەی زەرد و سوور هەموو کەس دەتوانێت بیکە بەڵام کردەوە ئەساسە بەکردەوە ئێمە یەکێتی ریزەکانی گەلی ئێمە زۆر خراپە زۆر شاشە زۆر هەشە بەڵین پشبڵاوە شتێک نیە ناوی یەکێتی ریزەکانی کە بێ بە یەک چاوەڕوانی نییە بۆ یەکتر قبولکردن نییە تەبان لە بەرامبەرەمەیە هەوڵ و تەقەلای بەردەوامی ئێمەمانان و خەڵکی تر و سیاسی ئاوەزدار و خەڵکی بەتەنگوا هاتووەیە کە ئەو شتە دروست بێ بەڵام نایەڵن ئەوان پێیان خۆشە بەداخەوە ماڵم بەشێک لە سیاسەکانی باشی پێیان خۆشە ماستاویان بۆ بکەین کە بوویتە ماستاو چی تۆ ئیتر سیاسی تۆ هینی تۆ ڕۆشنبیر نیت تۆ خوێنەوار نیت تۆ شتێکی تری ئەسڵەن کرێکارەکانی سەرجادە ماستاو ناکەن خێرە ڕۆشنبیر بەشان و باڵاڵدا بڵێ کاکە لە سای فڵان کەس سەرە ئێمە ساڵێت لە باشتین یا ئەسڵ نییە و ئێمە لە شەستەکانەوە ڕەنگ ساڵی دایندا لە باشتان لە باشتان نەبوونە لەبەرەوە بەیەکەوە نەبوونە بەیەکەوە نەبووینە من لەم ڕۆژانەیە گوێم لە ڕۆشنبیرە بوو ڕۆشنبیری زۆر باش کە بەداخەواکرا جۆرێک لە ئامۆژگاری جۆرێک لە قسەی باش بکە لە ئەوروپا دنیاە پەروەردەکراوە کەچی بەشان و باڵی جۆرێک هینێ کرد وەتەزانانی ئەمە کادیریش ناکادی هەندێک کادیرێ باش هینی خۆیە لەسەر ناچێتەوە خۆی ناکاتەوە ئەمە خراپتر بوو بۆیە باوەڕی من ئەم سیاسی لەسەر قسەی تۆ مامجەلال لە پێشەکی چاپی شەشەمی ڕۆمانی سەگوەڕا کەی موکریا کە چاپی شەشەمی کرایەوە پێشەکێکی بۆ نووسیەوە خۆ دەزانی کە چه هەڵایەکی لەسەر دروست بوو لە پێشەکێکەیە دەڵێ ئەوانەی ئەڵێ هەموو سیاسێک حەزی بە پێداڵگوتن و ماساوکردن هەیە بەڵام ئەوەی کە بە سیاسەکاندا هەڵدەداوە نووسەر نییە وە ڕووناکبیر نییە ئەوە چاوشی سیاسیە عیبە بۆ ئینسان لە پێناو لە تەنانێکە پاروەنانێکە بە سیاسیەکاندا هەڵبدا جوانیان بکە مەدحوسەنیان بکە لە کاتێکە خۆیان وانین لە پێشەکی چاپی شەشەمی ڕۆمانی سەگوەڕاواڵێ مامجەلال ڕاستە کاکە مامجەلال هەر کاتی خۆشی لە شاخش لە بەرامبەر سەگوەڕا ئەو ڕێژی جیاوازیە بۆ لە ڕێی زۆر کەس من قسە لەسەر باز لە مامجەلال بێنینەوە تەواو باز حقیقەتێککەن کەیسە هەیە ئێمە پێویستمان بەوەیە لە زۆر شوێنە بە سیاسەکان با بڵین کاکە ستۆپ نابێوا بکەین پێی خۆشە پێی ناخۆشە مەشتێترە خەڵک ڕاستپێرن یا ڕاستپێرن بۆی جیۆ بە من و ڕانکۆ بدەنە مەشتێترە بەڵام ناکرێ سیاسی نەزانێ بۆ سیاسەتەکە ناکرێ نەزانێ بۆ نوێنەری خەڵکە ناکرێ نەزانێ بۆ سەرۆکی حیزبە ناکرێ نەزانێ بۆ مامەڵە لەگەڵم واقعتاڵەیەکە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە لە بەردەمە ڕەشەی گەورەیە چەند نەتەوەیەک بە درێژایی 1000 ساڵ ئێمە لە ناوەدەن ناکرێت سیاسی ئەمانەی نەخوێن بێتەوە بێت جارێ تەنیا خەیاڵدانی لای ئەوە بێ ئەمارەتی سۆران و ئەمارەتی بادینان و ئەمارەتی نازان چۆن کامە ئەسڵەن ئەمە ئەمارەتانە بە درێژایی مێژووسەر بەخۆ نەبوونە لەژێر دەستی تورک و فارسا بوون لەژێر دەستی سەفەوی عوسمانیا بوونە خۆ خاوەنیان زۆر کەم کردووە بۆیە بە باوڕی من دەبێ ئێمە قبولیەوە بکەین کە سیاسەکانمان هین نەبن ینی بڵێن وڵاتدا با دڵیان نەشتێوبانی گەران نەبنوانە نەوەڵات دەبێت ڕخنیان لێ بگرین دەبێت لەو کەم و کوڕیانەی کە هەیە بڵێن کاکە ئێوە کەم و کوڕیتان ئێوە بەرپرسیارن یان ئەوە تا دەبێت واز لە سیاست بێنن بڕۆن لە ماڵەوە دانیشتخەرێکیشی تر بێنیان بنووسن وەکۆی هەندێک کەس نووسیوێتی یا وەتکە سیاستەکەن دەبێت بەڕاستی لە خەمی ئەو قەزەیە بن قبولی ئەوش بکەن کە ڕخنیان لێ بگیرێ بەڕێز کاک لەتیفاتێ فەرەز نووسەر و ڕۆناک بیر سپاس دەکەم سپاس کە لە کەرکووکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس